من نام توانە ڕەفعەتە لە ئێستادا وەکو بەرپرسی پرۆژە لە ڕێکخراوی فریاگوزاری ئیسلامی جیهانی عێراق کار دەکەم. ڕێکخراوی فریاگوزاری ئیسلامی جیهانی عێراق ساڵی 1984 لە وڵاتی سوودان دامەزراوە. لە ئێستادا ئۆفیسی سەرەکی لە وڵاتی بەریتانیایە لە شاری بێرمینگام. کۆمەڵێک مەشروعی هەیە لە شاری هەڵەبجە جێبەجێیان دەکات. یەکێک لەو مەشروعانە بوژانەوەی ئابووری شاری هەڵەبجەیە کە لە نێویدا ئامانجی سەرەکیمان خزمەتکردنی گەنجانی بێکاری نێو شارەکەیە، بە تایبەت ئەو گەنجانی کە لە ڕووی داراییەوە بارودۆخیان لە ئاسێکی زۆر خراپدایە. لە تەنیشت ئەمانەدا تارگێتی سەرەکی و ئامانجی سەرەکیمان ئەو گەنجانن کە خاوەنی بڕوانامەی زانکۆن و تاکو ئێستا هیچ کارێک و هیچ دەرفەتێکیان بۆ نەڕەخساوە. لە نێو پرۆگرامەکاندا سێ بەشی سەرەکیمان هەیە. پرۆگرامی یەکەمان پرۆگرامی کارکردن بۆ فێربوونە کە تیایدا 90 گەنج دەخێنە سەرکار بۆ ماوەی 2 مانگ منەظەمە پارەی کارکردنیان بۆ دابین دەکات. ئامانجەکەی ئەوەیە ئەم گەنجانە فێری کارکردن ببن و لە دواتردا لەو شوێنە یاخود لە شوێنێکی دیکە لە هەمان بواردا دەرفەتی کارکردنیان بۆ بڕەخسێت. یەکێکی دیکە لە پرۆگرامەکانمان کردنەوەی خولی پیشەیە. خولە پیشەیەکان لە هەڵەبجەدا 5 خولی پیشەیی دەکەینەوە بۆ 6 گەنجی دانیشتوانی شاری هەڵەبجە. حتمما ئامانجی سەرەکیمان هەمویان کەسانی بێکار بن بۆ ئەوەی جێگەی خۆی بگرێت. لە دواتردا لەم 6 گەنجە پشتگیری دارایی هەندێکیان دەکرێت بۆی مەشروعی خۆیان دابنن. جگە لەمە پشتگیریکردنی ئەو پرۆژانشمان هەیە کات کە لە ئێستادا بوونیان هەیە نزیکەی 72 پرۆژە داغڵی پرۆگرامەکە دەبن و لە کۆتاییدا خولیان بۆ دەکرێتەوە بۆ ماوەی هەفتەیەک هەرێکیان بەشداری کۆمەڵە خولێک دەکەن. دوای ئەوە پشتگیری دارایی دەکرێن بۆی پرۆژەکانیان فراوانتر بکەن. شایانی باسە سەرجەم ئەم پرۆژانی کات کە ئێستا ئاماژەمان پێ کرد و باسمان کرد بە هەماهەنگی لەگەڵ لایەنی حکومی و جێتی پەیوەندیدار جێبەجێ دەکرێت لە نێو پارێزگاکەدا. سڵاو، من هەواڵم دەچی پەیمانگەی دەرمانسازیم ساڵی 2020 وەک یەکێک لە بەشداربووانی ئەم پرۆژە ئامادەیم دەربڕیەوە کە بەشداری بکەم بۆی بە پرۆژێکی گرنگ گێزانم بەڕاستی بۆ هەڵەبجە بە تایبەتی. هیوادارم ئەو کەسانی کە هەڵەسن بەم جۆرە پرۆژە هەڵەبجە بەسەرکەنەوە هەڵەبجە لە یاد نەکەن، چونکە هەڵەبجە وەکو بارودۆخێکی تایبەت لە ناوچەکە پێویستی بە ئەم جۆرە پرۆژانە هەیە بۆ خستنە سەرکاری گەنجان، بۆ شایەکی زۆر گەورە و باڵێن کاریگەر لە نێوان دەرچوانی دانەمەزرا و دەستی کار هەیە. ڕێژەی بێکاری لە هەڵەبجە قەنەعاتم وایە لە شوێنەکانی کە بەرزترە و گەنجەکان پێویستیان بە خۆ دۆزینەوە خۆناساندن هەیە لەو بوارانەی کە خۆیان حەزیان لێتی و پێویستیان بە پاڵپشتی دارایی هەیە. ئەم پرۆژە هەستاوە بە پڕکردنەوەی هەموو ئەو کەلێنانە بەڕایمە. من فریاد نەجمەدین کەریم بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە دیوانی پارێزگای هەڵەبجە کە بە خۆشحاڵیوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بەشێک لەو ڕێکخراوە نێوکۆیانەی کە لە هەرێمی کوردستانە کار ئەکەن توانین بڵێن لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕۆڵێکی زۆر باشیان هەیە لە بواری دەستی هەلیکار، لە بواری هاوکاری پرۆژە بۆ سێکتەرەکان، لە بواری هاوکاری مرۆیی. بابەتی هاوکاری دەستی هەلیکار خۆتان نەزان لە هەڵەبجە ڕێژێکی زۆر گەنجمان هەیە کە ئەمانە توانایەکی زۆر باشیان هەیە و تەنها ئەوەیە کە دەستیان بگیری و پاڵپشتی بکرێن. بە خۆشحاڵیەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان توانیوانێت لە هەڵەبجە ڕۆڵی زۆر باشیان هەبێت و ئێمە تقریبن لە سەرەتای ئیمساڵەوە لە یەکی یەکەوە هەتا مانگی هەشت نزیکی 107 کەس لە سنووری پارێزگای هەڵەبجە پاڵپشتی پرۆژەکانیان کراوە بۆ ئەی بکەونە سەرپێی خۆیان و دەعمی مادی کراون و بدوو شێوە بەشێکیان ئەمانە پرۆژەیان هەبووە و فراوانی بکەن پاڵپشتی مادی کران و بەشێکی دیکەیشیان پرۆژەی دەستپێک بووە هە پاڵپشتی مادی کراون. ئیمڕۆ خۆتان ئەبینن کە ڕێکخراوی فریاگوزاری ئیسلامی کەم ڕێکخراوێکی نێودەوڵەتیە و لە سنووری پارێزگای هەڵەبجە توانیوێتی لە زۆربەی سێکتەرەکان ڕۆڵیان هەبێت. ئەم بەشێکیان کە بواری دەستی هەلی کارە ئەمە تقریبن بۆ 2 مانگ ئەخرێنە سەرکار. گرنگی ئەم پرۆژە لەوایە کە وەک سەرەتایەکە بۆی ئەم گەنجانە توانەکانی خۆیان بدۆزنەوە بەردەوام لەسەر ئەو ئیشانە وەکو دەستپێک و یەکی وایە کە ئەم هەر یەکەیان بەپی پسپۆڕی و دەرچووی زانکۆکانی ئەخرێنە سەرکار لێوە بۆی بەردەوام بن لەسەر ئەو ئیشانە و لەگەڵ ئەو خاوەنکارانیش قسە کراوە کە دواتر ئەمانە بەردەوام بن لە سەرکارەکان. نزیکەی 90 کەس لەم پرۆژە سودمەند ئەبێت کە ڕێژێکی زۆر باشە لە سنووری پارێزگای هەڵەبجە و ئەمە تقریبن بۆ 2 مانگە هاوکاری ئەکرێن بۆ هاوکاری مادیش ئەکرێن.